قسەکردنی زیاتر لەبارەی ئاساییبوونەوەی پەیوەندیەکانی نێوان یۆنان و تورکیا لە بەڕێز مەتین چۆراباترا سەرۆکی لێکۆڵینەوەی کۆچ و کۆچبەران لە ئەنقەرەوە لەگەڵماندا. بەڕێز مەتین سڵاوتان لەبێتۆم، کاتتان باش. یەکێ لە پرسە گرفتەکان کە لە نێوان یۆنان و تورکیا هەبوون پرسی کۆچبەران بوو و پرسی یەکێک لەو کەمپانە بوو کە یۆنان بڕیاریدا دای بخات کە تورکیا دەیوت پەکەکە تیایدا مەشغوڵ ڕاهێنان دەکەن. داخستنی ئەو کەمپە لەلایەن یۆنانەوە ئامانجەکەی چییە؟ Şimdi Yunanistan'daki tren kazası ڕووداوەکەی یۆنان ڕووداوی شەمەندەفەر بوو، دواتر بوو مەلەرزەکانی تورکیا و کاریگەری بەسەر سووریاوە هەبوو، پێگومان بووە هۆی دڵگرانی هەموو لایەک. وەکو بوو مەلەرزەکانی ساڵی 1999 ئەم دوو وڵاتە حکوومەتی ئەم دوو وڵاتە دووبارە لەگەڵ یەک کۆبوونەوە و شێوەیەک لە شێوەکانی ئاسایی بوونەوە هاتە ئاراوە بە بۆ چوونی کەسی من. ئەو پەیوەندەیە کە لە نێوان تورکیا و یۆنان هەیە گرژیەکی دەست کردە، واتە گەورە کراوەتەوە، هەردوو لە هەرەشیان لە یەکتر دەکرد و بەڵام لە ڕابردووش بێگومان چەندین کێشە هەبووە و ئێستاش ئاسایی بوونەوەیەک هەیە لە نێوان هەردوو وڵات و هەردوو وەزیری دەرەوەی تورکیا و وەزیری دەرەوەی یۆنان سەردانی ئەو ناوچانیان کرد و بێگومان ئەمانەش هەمووی کاریگەری سایکۆلۆژی هەیە و ئێستاش لە گرتەکانی ئێوەشدا دیارە پێکەوە وەزیری بەرگری هەردوو وڵات قسە دەکەن و پێکەوە دانیشتون و ئێمە بەر لە هەموو شتێک مرۆڤین و بەهۆی مرۆڤ بوون نیشمانەوە هەندێک هەستمان هەیە بەرامبەر کارەساتە سروشتەکان و لاوازین بەرامبەر بەم کارەساتانە. پێگومان گرژیەکان نابێتە هۆی سوود بۆ هیچ لایەک. ئەو بوو مەلەرزانەی کەوا لە 99 ڕوویدا بوو، دواتر لە ئەتیناش بە هەمان شێوە بوو مەلەرزە ڕوویدا بوو. لەو کاتەدا هاوکاری و هەماهەنگی لە بەرامبەر یەکتر هەبوو. دواتر ئەم هاریکاری و هەماهەنگیە بووە هۆی بەرەو پێشبردنی پەیوەندیەکان و دواتر ڤیزەکان لە نێوان هەردوو وڵات هەرگیرا و سەردانەکان بۆ نیپسە دوورگەکانی دەریای ئیجا دەستی پێکردەوە، کەشێکی ئەرێنی بوو. هیوادارم ئەم پەیوەندیەکەوە بەر لە بوو مەلەرزەکان هەبوو ئەو خۆ پرچەکردن و هەرەشانێکەوە پێشتر هەبوو. بەڵێ بەڕێز مەتین، پرسیارەکەی من تایبەت بوو بە داخستنی ئەو کەمپە لەلایەن یۆنانەوە کە جێگەی نیگەرانی تورکیا بوو. داخستنی ئەو کەمپە لەلایەن یۆنانەوە تا چەند واکات پەیوەندیەکان زیاتر بەرەو پێش بچنەوە لە نێوان هەردوو وڵات؟ Şimdi şöyle, bu da bir بێگومان بەڵێ بەڵێ بەبوو چنیم bilmiyorum ama کۆتا زانیاریم لەبارەی کەمپەکەەوە نیەوە، بەڵام لە ڕووی سایکۆلۆژیەوە کاریگەریەکی ئەرێنی هەیە. کەمپەکە لە سەرەتای ساڵی 1970کان دەستی بە چاڵاچی کرد و ئەو کات بەکەکە لەو ناوچەیە چاڵاچی هەبوو، بە تایبەتی لە تورکیاش پێکدادانێکی زۆر هەبوو، چەندین ڕووداوی تیرۆریستی هەبوو لە تورکیا. لەو ساتەدا تورکیا بڕوای وابوو کەوا کەمپەکە پشگیری لە پەکەکان دەکات و هەر کەسێک لە تورکیاوە ڕابکات دەچێت وەکو کۆچبەر لەوێ دەمێنێتەوە. بەڵام ئەو بڕیارانێک ئەو هەواڵانێکەوە لەوێوە دەهاتوون بەو ئاراستەیە بوون کەوا پەکەکە لەوێ پەروەردە دەکرێن و چەندین کەس لە ڕێگەی ئەم کەمپەوە ڕەوانەی ئەوروپا دەکرێن و چەندین مەشق و مەشقی سەرچیان پێ دەکرێت و دواتر ڕەوانەی ئەوروپا ڕەوانە دەکرێن و ئەمەش بووە کێشە لە نێوان تورکیا و یۆنان و هەمیشە حکوومەتی تورکیا ڕەخنەی ئەوەی لەگەردکەوا پێویستە ئەم کەمپە دابخرێت و ڕێگە بە مەشقی چەکداران نەدرێت. بڕیاری ئەم داخستنی کەمپەکە ئەوەی کەوا لە میدیا یۆنانەوە زانیاریمان پێگەیشت و ئەمە بڕیارێکی نوێ نییە. لەگەڵ سەردانی وەزیری بەرگری یۆنان بۆ تورکیا نییە، بەر پێشتریش هەموو هاوکاریەکان بۆ ئەم کەمپە ڕاگیرابوون و بە هەمان شێوە ئەو چاڵاکیانەی کەوا پەکەکە ئێستا کە لە تورکیا ڕاگیراون
durmuştu. Türkiye'den biliyorsunuz adalara پەڕینەوەی Yunan adalarına, سەردارانی پەکەکە لە özellikle تورکیاوە Afgan, بەرە و Afrikalı, دورگەکان و miktar تورکان یۆنان Suriyeli, دواتر بۆ یۆنان ئێستا ڕاگیراوە بە هەمان شێوە کۆچبەران و هەموو ئەو پەنابەرانەیەکەوە هاتوونە تورکیا لە ڕێگەی دورگەکانە بوو بەڵام ئێستا ئەمە ڕاگیراوە بۆیە ئەم کەمپە ئێستا پێویستی بەو کەمپە نەماوە چونکە هیچ کەسێک ناتوانێت سەردانی ئەوێ بکاو لەوێ بحەوێتەوە و هەموو پشگیریەکان بۆ ئەو کەمپە ڕاگیرابوون و ئێستا کەمپەکە داخراوە وەکوتم تا لە ساڵانی هەشتاکانەوە ئەم کەمپە بووە هۆی لێک تێگەیشتێکی هەڵە لە نێوان تورکیا و یۆنان و ئەمەش ئێستا بەلایەوە نراوە و ئەمەش بۆتە هۆی کەشێکی ئەرێنی لە نێوان پەیوەندەکانی هەردوو وڵات. بەڵێ لە دوای هاوکاریەکانی یۆنان بۆ تورکیا لە کاتی بۆ مەلەرزەکە پەیوەندیەکان چوونە بارودۆخێکی باشتر کە ئێستا گەشتوتەوەی لە دوای ساڵانێکی دوور و درێژ وەزیری یۆنان سەردانی تورکیا بکات. ئەمە تا چەند کاریگەری لەسەر ئاساییتربوونەوەی پەیوەندیەکان لە داهاتوو دەبێتەوە بە گشتی ئارامبوونەوەی دۆخەکە لەم ناوچەیە. هیوادارم پەیوەندی نێوان هەردوو وڵات ئەو دوو وڵاتێکەوە هاوسنوورن لەسەر دەریای سپی گەژیەکان دابمڕکێنەوە چونکە هەردوو وڵات کێشەی ئابووری هەیە یۆنانیش بە هەمان شێوە ڕوبڕووی قەیرانی ئابووری بووەتەوە و پرسی کۆچ بە هەمان شێوە کێشەیەکی دیارە و لە ڕووی جوگرافیایەوە ئەمە قەدەرێکە کە هەردوو وڵات لە تەک یەکتردان و ئەو گەژیانەیەکەوە لە ڕابردوو هەبوو هیچ سوودێکی بۆ لایەنەکان نەبووە بۆ تورکیا و یۆنان نەبووە بۆیە وڵاتانی دیکە بە تایبەتی وڵاتێکی وەکو ئەمریکا لە چوارچێوەی شەڕی ئۆکراینادا و گەیشتن بە دەریای ڕەش لەوانەیە ئامانجی جیاوازی هەبێ بەڵام لە کۆتاییدا ئەم دوو وڵاتانە مەحکومی یەکترن تورکیا و یۆنان مەحکوم یەکترن بۆ ئەوەی پێکەوە بژین و ناکرێت بە هەڕەشە پێکەوە ژیان بەسەر ببن بەڵکو دەبێت یەکتری لە ئامێز بگرن لە ڕووی کللتوریەوە زۆر نزیکن و چەندین هاوڵاتی تورک لە نیمچە دورگەکانی دەریای ئیزە ژیاون و یۆنانیەکان بە هەمان شێوە هاتوونەتە تورکیا و لە تورکیا بازار دەکەن و دەگەڕێن و بۆیە هیوادارین ئەم گرژیانە کەم بکرێتەوە و ئەمە ببێتە هەنگاوێک بۆ زیاتر کەمکردنەوەی گرژیەکان و بە بۆچوونی من ساڵاکیەکانی کەمپەکە بە بەراورد لەگەڵ ڕابردوو کەم بووەتەوە و ئەمەش بێگومان لە ڕووی پۆزتیفەوە دەبێتە فشار و گوشارێکی باش. بەڵێ بەڕێز مەتین چۆراپاترە سەرۆکی لە کۆڵنەوەی کۆچ و کۆچبەران لە ئەنقەرە لەگەڵماندا سپاس بۆیەوە.